ئەم دوعایە هەمووتان لەبەریکەن. پەروەردگار لە سوورەتی ئەل-ئیسراء ئایەتی 80 ئەم دیاریە گەورەمان دەداتێ. دوعای سەرفرازبوون لە هەموو کارێکە ئەم ئایەتەیە. رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا. وشبه وشدتي نسأل آياتك وشيدة كينوا. ربي يعني كن معي يا رب، يا الله أقاد اليوم به لحموك عليك كدستت بيكر أم دعائك يا الله أقاد اليوم به خوايا خد لقلم بي وبشتو بنام بي بوي نخليس كم بوي سرقدان نبم. يا الله سيدا وكريم لتوهيا يكم مدخل صدق أم كارك دشمنا بي ودستي بيدا كم خوايا سيشتم بي ببخشي يكم نيتم خاوين كي دوم برشاوم رون كي سيم كارم بو آسان كي هو دعاء مترجو اللي بقرأ جوان لبريكا أو دعوكارية كمد لله دوم وأخرجني مخرج صدق يا الله داود لي دكم بقوري خود أم كارك سرتا من زورم بيخوشا زور تامزروم بوي زور حزي بيدكم يا ربي خوا عاقبتك خير به خوا لو سرو بدل خوشي لي درتم أو سريشي وكو أمسر خوشي وبركة ورحمة به بويا للسرتاي همو كارشي جيان الدا لم هشت خالدا بتايبت ببيع أم دعاء ما شكاركوا يا كميان لجنهنان وشو كردنا أم دعاء يكم جارك أم جابرونا بروسكوا دوميان أو كاتي كوادة شيت الزانكو كوليجيا كالضب جيري چونکە زۆر کەس هەبوو تا مەزرۆی ئەوە بوو لە کۆلێژی پزیشکی وەرگیرە بۆ نمونە بەرزترین پلەیە لە وڵاتی ئێمەدا لە 12 بڕواتان هەبێ ئەو دکتۆریە بۆی بوو بە نەهامەتی بۆی بوو بە نەهامەتی تووشی دوژمنایەتی بوو تووشی تەقەلێکردن بوو تووشی ماڵدانان بوو 100 خۆزگەی بە کەسێک کە پەیمانگایەکی تەواو کردووە ئەها سەرەتاکەی زۆر تا مەزرۆی بوو ئەو سەری بەدبەختیە کچی وا هەیە ئاواتی ئەو بوو لە کۆلیجی پزیشکی وەرگیرە من لەو خوشکانی خۆم بیستۆ کە ڕاوێژیان پێکردوین ئێستا تەمەنی 45 ساڵە وتی با دکتۆراکەم بخوێنم 6 ساڵەکە دوای ماستەرەکە دکتۆراکە دیگە خۆزگە لە پۆلی 12 دەرنەچوومایە بەڵام مێردێک و منداڵێکم هەبوویایە ئێستا پارەت چ لێ بکەم هیچ ئەو سەدرێ دەڵی بەرگی کفنە هەموو ڕۆژە لە بەرمدا چاو لێ ئەو سەری خۆش بوو خڵای خوای ئەو سەریشی بەخێر بژێڕی سێیەم لە کار و کاسبیدا کار و کەسابەتەکە کە دەستی پێ دەکەی ئەڵێ ئەمە زۆر بەرەکەتە یەکەم جار ئەم دوعایە بکە بڵێ خوای عاقبەتەکەشی خێر بێ لەو سەرەوە بەسەر سوتەمەرۆی دوکانەکەمدا نەڕۆم بەیانی هەرچی سەرمایەمە ئەنجا قەرزاری خەڵکیش بم پەنا بەخوا عاقبەتەکەی زۆر شەرتە چوارەم لە شەریکایەتی و هاوبەشیدا کابرا زۆر بەڕێک و پێکی دەزانی بە ئەمینداری دەزانی برایەتیتان خۆشە پارەکەتی دەکەیتە دەستەوە لەو سەر بە دوژمنایەتی لەگەڵ یا ڕزگار